خۆشاتنەوە بۆ کورت کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورت کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕۆژین سێشەم و هەینی لە کەناڵی NRT ڕاستەوخوا تێ وەشاندن دە ئۆپراسیۆنە چارمەهاندا یا شەڕی دەرخستنا کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش لە مووسڵێ هێزین عێراقی بە پشتەوانیە ئەمریکا بە پیادە و بە هێریشن فڕۆکان ئێریش بکەنە سەر ئارمانجن داعش لە ڕۆژهەڵاتە ڤی باجەری لە هەمادەمێک و وەزیری بەڕەوانیە ئەمریکا سەردانا عێراقی کری بمەبەستە بلەسخستنا ستراتیژیەتە دژی داعش. سەربازانی عێراقی گەیشتونەتە گوندی ئەبوو سەیف کە نزیکەی 5 کیلۆمەتر دوورە لە باشووری مووسڵەوە لە سێهەم ڕۆژی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی بەشی ڕۆژئاوای شاری مووسڵدا. سەربازە عێراقیەکان نیوەڕۆی ڕۆژی دووشەمە چوونە ناو گوندەکە و توانیان دەست بگرن بەسەر بەرزایە استراتیژیەکان کە دەڕوانێت بەسەر فڕۆکەخانەی شارەکە. لە میانەی سەردانێکی ڕانەگەیەندراودا بۆ عێراق ڕۆژی دووشەمە وەزیری بەرگری ئەمریکا جیمز ماتس بە پەیامنێرانی گوت ئەمە شەڕێکی درێژخایەن دەبێت دژ بە داعش، بەڵام گوتیشی متمانی بە خۆڕاگری لەشکری عێراقی هەیە. ئەوەی کە لێرە بەدیم کرد خۆڕاگری ئەم لەشکرەیە کە قوربانیەکی زۆریان داوە، خۆیان ڕێک خستوەتەوە هەم لە بواری چەک و هەم لە بواری تاکەسیشدا، وەکو دەزانن هێڵەکانیان تێپەڕاندووە و دژ بە داعش بەرەو ڕۆژاوای مووسڵ چوون. ئەمەش ئەو لەشکرەیە کە تا ساڵێک لەمەوبەر خەڵکی دوودڵ بوون لە سەریان و دەبینن ئێستا چۆن ئاسیتوانەکانیان لە شەڕێکی لەم جۆرەدا بەرز بووەتەوە. مەبەستی سەرەکی ماتس لەم سەردانەیدا ئەوە بوو کە لەگەڵ کاربەدەستانی سیاسی و لەشکریدا کۆ ببێتەوە سەبارەت بەم ئۆپراسیۆنە لە کاتێکدا پەنتاگۆن تاوتوی ڕێگاکان دەکات بۆ خێراکردنی هەڵمەتێکی دژ بە داعش. بەپێی ئەو کاتە دیاریکراوەی کە سەرۆک ترامپ دایناوە ماتس تەنها یەک هەفتەی هەیە کە استراتیژیەتی خێراکردنی شەڕەکە و شکست پێهێنانی داعش بنێرێت بۆ سەرۆک ترامپ. لە میانی کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆگۆزیری عێراق حەیدەر ئەلعەبادی وەزیری بەرگری ئەمریکا بەڵێنیدا بە درێژایی شەڕی داعش پشتیوانی لە عێراق بکات. من دڵنیات دەکەمەوە کە ئێمە پشتیوانیتان لێ دەکەین لەم شەڕەدا، ئێمە پشتیوانی لە ئێوە و لەشکرەکەتان دەکەین لە داهاتووشدا بۆ ئەوەی سەروەری خاکی عێراق لەلایەن هێزی عێراقیەوە بپارێزرێت نەک کەسێکی تر. سەرۆگۆزیری عێراق حەیدەر ئەلعەبادیش گوتی وڵاتەکەی هاوکاری ئەمریکای پێویستە بۆ شکستپێدانی داعش. ئەمڕۆ هێزە قارەمانەکانمان بە پشتیوانی هێزی هاوپەیمانان لە ڕۆژئاوای مووسڵ شەڕ دەکەن. ئێمە پێویستمان بەم پشتیوانی هەیە لە کاتێکدا داعش ڕێکخراوێکی تیرۆریستی جیهانیە کە لە عێراق و سووریا و وڵاتەکانی تریش کار دەکات و وەکاری تیرۆریستی ئەنجام دەدات. بۆیە هاوپەیمانەتی نێوان ئەمریکا و عێراق پێویستە بۆ شەڕی دژ بە داعش و لە ناوبردنی داعش. سەرکردەی باڵای لەشکری ئەمریکا لە عێراق ژەنرال ستیڤن تاوسند پێی وایە عێراق درکی بە گرنگی ئەمریکا لە شەڕی دژ بە تیرۆر لە وڵاتەکەیدا کردووە. لەو بڕواایەدانیم دەست بەجێ پاش مووسڵ لەلایەن حکوومەتی عێراقیەوە داوامان لێ بکرێت دەربچین. پێم وابێت حکوومەتی عێراق درکی بەوە کردووە کە ئەمە شەڕێکی زۆر ئاڵۆزە و تەنانەت پاش مووسڵیش ئەوان پێویستیان بە هاوکاری هاوپەیمانان هەیە. شارەزایان پیان وایە شەڕی ڕۆژئاوای مووسڵ شەڕێکی سانا نابێت بەهۆی گەڕەکە کۆنەکان و تەسکەکانی وەژمارەی زۆری سیڤیلەکان لەوێ. جگە لە مووسڵ داعش لە ڕەقەش فشار خراوەتە سەری. داعش لە ساڵی 2014 دەستی گر بەسەر ناوچەیەکی زۆری عێراق و سووریا و لە شاری مووسڵەوە خەلافەتەکەی ڕاگەیاند. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. هاوکاتی سەردانە لە ناکاوەکەی بۆ عێراق وەزیری بەرگری ئەمریکا بە پەیامنێرانی وتووە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی شەڕێکی درێژخایەن دەبێت. ئەم لێدوانەی جەم ماتس هاوکاتە لەگەڵ بەرەو پێشچوونەکانی لەشکری عێراق لە ئۆپەراسیۆنی ڕۆژاوای شاری مووسڵ. شوان زوڵاڵ نووسەر و شیکەرەوەی سیاسی لە بەریتانیاوە ڕاستەوخۆ لەگەڵ کورت کۆنێکشنە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە لە کاتێکدا هاوپەیمانێتیەکی زیاتر لە 6 وڵات شەڕی داعش دەکا بەڵام زۆرێک لە سەرکردە لەشکریەکان لەو بڕوایەدان ئەم شەڕە درێژخایەن دەبێ. بۆچی؟ ئایا داعشیان دەبەهێزە؟ خۆی زیاتر لە بەهێزی داعشانیە زیاترەوەیە کە گەر ببینین بۆ نمونە گەر سەیری ئەم وڵاتانە بکەین ئەم 6 وڵاتە زیاتر بە هێزی ئاسمانی بێتگە لە ئەمریکا و بریتانیا و ئیتالیا و فەرەنسا نەبێت کە چەند جێشێکی خۆیان نردووە چەند برێن سەربازێکیان نردووە پیانەڵێن ترێنەر. هیچ وڵاتی لە دوای شەڕی عێراق و لە 2023ەوە ئامادە نییە جێشی خۆی بنێرێ بە نسبەتێکی زۆر لەبەرەوەی ئەو دەرزەی کە فێر بوون لە عێراق حتا گەر شەڕەکەش ببیتەوە دوای شەڕەکە یەک کۆستێکی زۆریە بێت
دوایەوە ئاسانی عراق بەڕێوەبەری لەبەرەوە بۆیە هەموو کەسێڵێ شەڕی داعش درێژخایە نابێت درێژخانەکەی ئەوە نییە کە پیان ناوێت درێژخانەکەی ئەوەیە جێشی عراق خۆی ئەو توانایی نییە وردە خەریکە جێشی عراق بەهێزە بێ وەکو زانین پێشمەرگەش لە بیدایەتە ئەو هێزەی نەبوو کە بتوانێت زۆر بەرپەرچی داعش باتەوەوردە ئەو یارمەتیانێ و ئەو بڵین لە ئەمریکا و ئەڵمانیا و ئەو چەند وڵاتێکەوە کە توانیوانە وردە پاڵ بنن نێڵن داعش دزە بکە دوای شەڕی موسڵیش من لەو قەناعەتام داعش هەرمێنێ شەڕی گۆرەلا هەرەکەن ئەو ئایا پرسیارەکە ئەوەیە چۆن جێشی عراقی و بارمەتی ئەمریکایە ئەو وڵاتە ئەو 6 وڵاتە ئەتوانن کە بڵین کۆنتینە دزە بکەن و شاریکە گەورە بکردنەوە هەمدیس کاکشوان بە پێی ڕای زۆرێک لە چاودێر مەترسیەکان بۆ عراق هەرتەنها لە شەڕی داعشدا کۆنابێتەوە بەڵکو دەستێوەردانەکانی ئێرانیش لە عراقدا ئەمەش مەترسیەکی ترە بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا دەتوانێت ئەم جم و جۆڵانی ئێران لە عراقدا سنووردار بکە؟ خۆی لە ئەگەر سەیری بکەن ئەو بڵین هینی ناشنڵ سکیۆریتی ئەدڤایزەر فلن کە وازی هێنا ئێستا ئەو زۆر دژی ئێران بوو من لەو قەناعەتەیە مەگەرەوە بمایە زەفتێکی زۆرە خراە سەر ئێران بۆی دەستێوەردەی نەکە عراق لە مەنطقەکەشە محاولاکە ئێران کۆنتین کرێ بەس وەکو کە دەرەکەوێ کۆنتینی ئێران لە عراق ئاسان نییە یەک مەذهبی شیعە کە کۆنتترۆلی بڵین سیاسەتی عراقیە کە حالیە لە بەغا نزیکیان هەرێ ئێران پرسیارەکە لەوایە ئایا ئێران ئەو ئینفلۆنسی کە هەیە ئینفلۆنسێکی باشە بێ یا خراپ بێ تا ئێستا بۆ لە دوای شەڕی داعش و ئینفلۆنسی ئێران خراپ نەبووە بە دوای شەڕی داعش کە منافسەی بڵین سعری نەوت و منافەتی اقتصادی لە بینی عراق و ئێران دروستە بێ و چیە بڵین بەرزترین ماڵی شیعەیە بێ لە بینی ئەم دوو مەدرسەیە زیاتر بێ ئەگەر یارمەتیم بێ پێشتر لە مانگی یەکدا بوو دانالد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە پێویستە نەوتی عراق کۆنتترۆل بکرێ بۆ قەرەبووکردنەوەی زیانە گیانی و ماڵیەکانی لەشکری ئەمریکا وەزیری بەرگری دەڵێ ئەمریکا لە عراق نییە بۆ ئەوەی نەوتەکە کۆنتترۆل بکە کامیان بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە گرنگترە سنووردارکردنی جموجۆڵەکانی ئێران یاخود دۆسەی نەوت بەلایانی منەوە نەوت ئەو بڵین ئەوە گرنگ نییە لای ئەمریکا ئێستا وردە کۆزانین ئەمریکا توانای بۆ بەرهێنانی نەوتی زیای کردووە وردە بەرەو ڕینیۆبڵ و تاقی شەمسی و ئەم ئیشی زیاترینی کارەبا ڕوان لەبەرەوە ئەو پێویستی نەوتەی ئەمریکا کە جاران هەیبوو لە هەفتاکان و هەشتاکان و نەوەکانە ئەو پێویستی نەماوە لەبەر نەوت دەوریشی ئەو توی هەیە نەوت دەوری هەرەبێت لە منطقەکەیە بەس دەوریشی ئەو توی نییە بەس ئەگەر بڵین سەیری ئەو ئێران بکەین لەم هاوکێشەیە ئێران دەورێکی گەورەیە بێت چکە و کۆزانی سعودیە هاوپەیمانێکی گەورەی هەیە لەگەڵ ئەمریکاشدا یارمەتی سعودیایە لەو هاوکێشەیە کاکشوان زۆر سپاس دەکەم سپاس و جوتیارên Iraqê vedgerine ser erdê xwe piştî ji destê Daeş tên rizgarkirin lê ji bo erdê yan rezûbaxên hişk û meşîlên wêran kirî. Wêrankirina kertê çandinê li Iraqê pirzgirêka xwarinê li Iraqê mezintir kiriya ew pirzgirêka ku li demê rejêma Sedam Husên dest pê kirî. بەر لە داگیرکردنی لەلایەن ملیتانانی دەوڵەتی ئیسلامیەوە نینەوە ناودارترین ناوچەی بەرهەمهێنەری کشت و کاڵی بوو لە عێراق نینەوە بە تایبەت بە بەرهەمی گەنم و جۆ ناسرا بوو سامی یوحەنا جوتیار دەڵێت جاران ساڵانە 100 تەن گەنمی بەرهەم دەهێنا بەڵام کاتێک گەڕایەوە سەر ماڵ و حاڵی هاتەوە سەر وێرانەیەک اشتغل تاكسي بهاي سيارتي يعني بشرح ئایا چۆن بتوانم ئەم وێرانەیە سەر لە نوێ بنیاد بنێمەوە دوای کەوتنی شاری مووسڵ لە ساڵی 2014دا میلیتانانی دەوڵەتی ئیسلامی دەستیان گر بەسەر پتر لە 1 ملیۆن تەن گەنم هەروەها لە سەدا چلی ئامێری کشت و کاڵیان فرۆشت بەڵام کاتێک میلیتانانی دەوڵەتی ئیسلامی ناچارکران ناوچەکە بەجێ بێڵن بەشی زۆری ئەو کەلوپەلانەی نەیانتوانی لەگەڵ خۆیان بیبەن لە ناویان برد من رجعنا على بعشيقة
شفنا المآسي. باخچەکانی زەیتون لە ڕاستیدا لە دۆخێکی هەتا بڵی خراپدان جا ئەگەر باخچەکانی زەیتونتان پێش ئێستا و بەر لە هاتین دەوڵەتی ئیسلامی ببینایە ئەوە دەزانیت ئێستا چ کارە ساتێکە. سەرباری ئەو کاولکاریانی داعش دوای خۆی بەجێهێشت جوتیاران بە هیوان ڕێکخراوەکانی نێونەتەوەیی بۆ هەڵگرتنەوەی مین هاوکاریان بکەن بۆ پاکردنەوەی کێڵگەکانیان لە مینی چێنراو. ئەم ناوچەی یەکەمین هێڵی بەرەنگاربوونەوەی دژ بە چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بوو هەر بۆیە بە مین چێنراوە و جوتیاران ناتوانن بگەڕێنەوە سەرزەویەکانیان. ڕێکخراوێکی نێونەتەوەیی بە ناوی سنتەری نێونەتەوەی بۆ توێژینەوەی کشت و کاڵی لە ناوچە وشکەکاندا وا هاوکاری عێراق دەکات بۆ بنیادنانەوەی باخچە وێرانبووەکانی دارخورما. ڕێگە کۆنەکە بۆ چاندنی دارخورما باشترین شێواز نییە بەڵام لە ڕێگەی زیادکردنی بە چاندنی ڕیشاڵ دەرئەنجامی باش بەدەستدێنین. بەر لە جەنگی ساڵانی هەشتاکان لە نێوان عێراق و ئێراندا عێراق خاوەنی 30 میلیۆن دارخورما بوو کە ساڵانە 1 میلیۆن تەن خورمای بەرهەم دەهێنا بەڵام بەهۆی پشتگوێخستنی ئەم بەرهەمە بۆ چەندان ساڵ لە سەردەمی حکومڕانی سەدام حوسێندا ژمارەی دارخورمای بۆ نیوەکەم کردەوە و بەرهەمی ساڵانەی خورماش لەو سەردەمەدا گەیشتە 9 میلیۆن تەن. بەهۆی ڕووداوەکانی عێراق ژمارەیەکی زۆر لە باخەکانی دارخورما بە تەواوی لە ناوچوون بە تایبەت لە بەسرە هاوکاتی نەمانی بڕێکی زۆر لە جۆری خورمای نایە لە هەمان کاتدا بڕێک لە جۆرەکانی دیکەی هەرزانبەها ئەوانیش لە ناوچوون. تاقیگەی بەرەمهێنانی ڕووەکی دارخورما بە ڕیشاڵ لە پارێزگای بەسرا ساڵانە 1500 بۆ 2000 دارخورما بەرهەم دێنێت و بە نیازە لە ساڵانی داهاتووشدا ئەو بەرهەمە زیاد بکات. سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ژەنەڕاڵ هەربەرت ڕەیمەند مەکماستەر هەڵدەبژێرێ بۆ پۆستی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. داناڵد ترامپ دەڵێت ژەنەڕاڵ مەکماستەر خاوەنی زیرەکێکی بەرچاو و ئەزمونێکی زۆریشە. هەر لەو ڕاگەیانەیدا سەرۆک ترامپ ئاماژەشی بەوە کردووە ژەنەڕاڵ کێت کێلاگ کە ڕاوێژکاری بووە دەبێتە سەرۆکی دیوانی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. لە پاش هەڵبژاردنیشی وەک ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ژەنەڕاڵ مەکماستەر گوتوێتی هەرچێکی لەدەستدا بێت دەیکا بۆ بەرەو پێشبردن و پاراستنی بەرژەوەندیەکانی گەلی ئەمریکا. دی کنفرانسی ئەولەهیەدا لە ئەڵمانیا و جڤینی ناتۆ لە براکسل جگرێ سەرۆکی ئەمریکی پشتەوانیا برێڤەبەریا سەرۆک دۆناڵد ترامپ ji bo ewlehiya Ewropiyan di rêka NATO ra piştrast dike. Di jimareka kombûnan de li Munich û li Bruxelles ji girê serokê Amerîkî Mike Pence piştevaniya Washington ji bo NATO û Yekîtiya Ewropî piştrast kir û herwesa sozên Amerîka ji bo parastina Ewropa di rêka hevbendiya NATO ra. Suzên Amerîka ji NATO ra zelalin. Her niha li demê em diaxivin serok Trump û prêveberiya me nexşeyan dadinin ji bo ku piştrast bibin bihêstirîn leşkerê cîhanê li Amerîka bihêstir bibe. Pence li şûna serok Donald Trump li seredana Ewropa. Trump helwestin cuda li hember NATO Ewropiyan hebû li demê kampêna helbijartina. Wî gotibû dem bi ser endametiya NATO re derbas bûye û ne amadeya rastî gefeyên ser demê nû bibe. û helwestî wî nerin beramber serokê Rûsî Vladimir Putin nerehetî li stranserî Atlantik peyda kiribû. Di konferansekî rojnamevanî de digel sekreterê giştî NATO Jens Stoltenberg cegirê serokê Amerîkî Mike Pence got berevaniya Ewropa pêtivî bi sozên Ewropiyan jî heye. Stoltenberg hevbîr bû li ser pêtiviya zêdekirina xerciya berevaniyê ji aliyê hinek welatên Ewropî ve. Em dîsa rêketin li ser giringiya xerciya zîde û berevaniyê û karê giran li ser NATOyê be. Ewropa nikare daxwaziyê ji Amerîka bikin ku pêgirtiya berevanîkirina Ewropa bin. Eger Ewropa bixwe ne pêgirtî berevaniyê xwe bin. NATO serkeftîtirîn hevbendiya Rojava û Ewropiyan e di dîrokê de û welatên endam dibêjin rêxistiya wan şiyaye xwe digel guhartinên cîhanê biguhere û xwe biguncîne lê ji bo bihêzkirina wê piştevaniya Amerîka giring e. Min daxwaz ji cêgirê serokî kir ka eger ew digel min hevbîre li ser sê pirsan. Ragirtina sîstemê nêvineteweyî, ewlehî û reftarê rêveberiya nû ya Amerîka li hember Ewropa. Wî ji her sê pirsan ra got belê. Helbet şerê Daeş û ragirtina gefeya îslama radîkal ku xema civakên Rojava ye navarokê civîna ewlehiyê bû lê konferansên Munich û civînên Bruxelles. Em pêngavan tavêjîn û daxwazê ji Ewropiyan dikîn digel Amerîka berdewam bin di çerkirina hewlên dijî gefeya terorîzma îslama radîkal.
وی پێدوی هەفکاریە پێتر و لە هەفپارکردنا زانیاریان هەیە دناوبەرە ئەندامên ئێکەتیا ئەوروپی و نێڤبەرە ئێکەتیە و ناتوێدا ڕێ بدەن من ئەس پشت ڕاست بکەم و ئەمریکاوی بەردەوام بە لەسەر وێ هەفکاریە و پتر بەرفرە بکە ji bo parastina gelên me. پێنس گۆتا ئۆروپیان divê em bihêz bin de berrevanîkirina serweriya welatên Ewropada û li hember hewlên Rûsya ji bo serjinûrakêşana bi zoreya sinûrên nêfneteweyî Amerîka wê piştevaniya Ewropa rojhilat bike. Wî got jî li dûdaxwaza Serok Trump Amerîka wê li rêkê nû bigere ji bo vedîtina têgihiştina hevbeş digel Rûsya. واشنگتن دیسی وەک جێیەکی سەرەکی بۆ ژمارەیەکی زۆری ڕۆژنامەوانان و هەروەهاشدا کۆچیکاران لە ئازادی ڕاگەیاندن پڕ بۆ لە دەنگی ناڕەزایی و بێزاری بەرامبەر بەو هێرشانەی داناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەیکاتە سەر میدیاکان. ئەندامانی کۆنگرس کاردانەوەیان هەیە لەسەر ئەم دیاردەیە. سیناتۆر جان مەکەین دەڵێت سەرکوتکردنی ئازادی ڕاگەیاندن یانی چۆنیەتی دەستپێکردنی دیکتاتۆریەت. ڕۆژێکێ پشتی گوتنا ئەو دژمنێ gelê ئەمریکایە بۆ ئارمانجا سەرنویسên نوچەیان. سەرۆک ترامپ di civîna girseyî da li Florîda jî berdewamî da gotinên derbarê medyayê. ئەو بەشێکی مەزنە ji pirsgirêkê ew beşekî ji sîstemeka gendel li dema mîdya direva li xelkê diket. Ez çi cara rênadima wan ew ê bikin. Çi ji destê me bêt ez ê bikim ku ew negehne armanca xwe. Wan ecendeka xwe heye û ecenda wan neya hewe ye. Ev tişteke ku we bi tenê ji zordestan bihîstiye. Hên dixwazin bi şêwekî dîktatorî kontrola her pêzanînekê bikin. Qanûn danerên her du partiyan bi berdewamî rexnê li medyayê digirin, lê dîsan jî berrevaniyê jê dikin û ji gotinên Trump nerihetin. Her tiştê wî ji dema bûye serok û ji dema hilbijartinan wî gotî ji bo min têk derin û herî zêde zenga li dijbingeha çaksaziya yekê ya destûra bingehîn lê dide. Ji ber ku ew rêxistin nûnertiya gel dike weka dijmin tê nîşandan. Bi tenê ku Serok Nixon jî wiha nekiribû. Yek ji sînatûrên Komariyê di astek bilind da beşek ji belgenameya destûrî ya mafê azadiya rojnamegeriyê diparêze di twîteka xweda li bîr tîne. Yên din giringî bi meselê nedan. Ez dibînim ku Serok Trump nêrên xwe li gor rêbaza xwe hinek bi awayekî tund diyar dike. Lê ez nabînim ku ew hîn qanûnan amade dike ku azadiya ragihandinê sînor bike. Ez ne hezkiriyekê tweetên Trump yên rojane me. Ez hezkirî wê yekê me kanê bi rastî wî heta niha çi kiriye. Hind kesên nizîkî Trump li hember gotinên wî yên derbarê medyayê da xwedû radgirin. Ez hin caran bi mîdyara ketime cedelê. Bi qasî ez pêwendî darim, hin caran di dil û mijûl kirine. Lê hiç piskirêkek min bi mîdyare nîne. Demameşên protestoyî li seranserî welatiyên li dij Trump tên berdewam kirin, dengvedana peyamên alîgirên serok jî tên bîstin. Di vê xalê de ew mafdar e. Mixabin piraniya nûçeyan têk derin û dixwazin berjewendiyên xwe bidene pêş. Tu dizanî çi, hîviya wan ew bû hêlarî bi ser kevît, lê bi ser neket. Rêxistinên Emerîkî yên parastina mafên sivîlan di raportên xwe da diyar dikin ku piştevaniya li dij îdaran û ji dema sûnd xwarinê di meha borî da heta niha zêdebûnê da ye. û dih li roja serokan hezaran Emerîkiyan li çendîn bajaran welatî nerazîbûn kirin lê dijî bi rêveberiya Serok Donald Trump. Xwepêşandana bi navê neserokê min nerazîbûn lê bajarên seranserî Amerîka kirin ji bo piştevanîkirina xelkê reş penaber kirêkar Musulman hevcinsbaz û hejaran. Li New Yorkê xwepêşandar di heşt cadên dora hotêla Trump ya nêfneteweyî da civiyan roja serokan jî bi henvedanên niştîmaniya ji bo rêzgirtinê lê serokan bi taybet jî roja bûna serokê yekê George Washington û yê 16 Abraham Lincoln. Hûn ji bo nûçe pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerê ne. Nûçeyên giring ji bo we dişopînin. Bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bernamên siyasî, hunerî û ronakbîrî, bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televizyûn û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayî yên pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane. We ciyek rast hilbijartiye.
دەنگی ئەمریکا ژێدەرەهەری باوەڕ پێکری. وەزیری دەرەوەی رووسیا و هاوشانە سویدیەکەی بەشداری دەکەن لە مەراسیمێکی تایبەتی یادکردنەوەی باڵیۆزی رووسیا بۆ نەتەوە یەکگرتووەکان. هەردوو وەزیر تاجەگوڵینەی خۆیان لە تەنیشت وێنەیەکی ڤیتالی چۆرکینەوە دانا کە ڕۆژی دووشەممە لە شاری نیویۆرک مرد. ئەم مەراسیمەش لە میوانخانەیەکی وەزارەتی دەرەوەی رووسیا بەڕێوە چوو لە دەرەوەی باڵەخانەی وەزارەتی دەرەوەی رووسیاش لە ناوجەرگەی مۆسکۆدا دانیشتوانیش بەشداریان لە دانانی چەپک و تاجەگوڵینەدا کردووە. جۆرکین لە تەمەنی 64 ساڵیدا مرد پاش ئەوەی لە ئۆفیسەکەی خۆی لە UN نەخۆش دەکەوێت و دەگەیەنرێتە نەخۆشخانە و لەوێ دەمرێت. ڕێبەرێ ئۆلیە ئیرانی گرسەیە پشتەوانیا فلستینیان لە تەهرانی بدەلیڤە وەرگرت و ئیسرائیل بە وڵاتی سەختە و پەرەکی قڕێژێ دیرۆکێدا ناسکردن. ئەڤە تونترین داخوایانی ئایەتوڵا عەلی خامنئی بوو لی دژی دەولەتە جوهویان. خامنئی گوت ئیسرائیل هات دامەزراندن لەسەر عەردێ فلستینیان بە کۆمکردنا جوهویان ji welatên diyên cîhanê. Xameneî xweyê biryara dawiye lê Îranê rijdî li musulmanan kir heta piştevaniya tevgerên berxwedana Filistîniyan bikin. Helbet mebesta wî komalên weka Hemas û Hizbullah yê Lubnanê bûn. کۆمەڵگەی جوولەکەکان لە ئەوروپا نیگەرانیان هەیە سەبارەت بە پارێزراوی ئاسایشیان پاش ئەو هێرشە تێرۆرکاریانەی لە ئەوروپا کراون لەم چەند ساڵەی ڕابردوودا. ڕێبەرانی جوولەکەکان لە کۆنفرانسە ئاسایشیەکەی میونخدا کۆبوونەوە و ئاگاهیان داوە سەبارەت بە هەروادێ و زیادبوونی ڕاستڕەوەکان لە ئەوروپادا وە چۆنیەتی بوونیان بە مەترسی بۆ سەر شێوازی ژیانیان. بە کۆتایی هاتنی کۆبنەوەی لۆتکەی ئاسایشی میونخ لە ڕۆژ یەکشەممە جێگری سەرۆکی وڵاتە گردووکان مایک پێنس و خانەوادەکەی چەند کیلۆمەترێک چوونە دەرەوەی شار بە سەردانی شوێنی سەربازگەی زۆرەمەلی پێشینی نازیەکان لە دیساو. نزیکەی 32,000 کەس تۆمار کراوە لێرەدا مردوون کە هەر زۆی جووەکان لە 29 ئاپریلی ساڵی 1945 لەلایەن هێزەکانی وڵاتە گردووەکانەوە لەم کامپەدا ڕزگار کران. بەگشتی 6 میلیۆن لە حاڵی کەسدا کوژران. پاش 72 ساڵ کۆمەڵگای جوو لە سەرانسەری کشوەرەکەدا دەڵێن هەستی دژەسامی و یاخود جوو لە بەرزبوونەوەدایە. لە پەراویزی کۆبنەوەی لۆتکەی میونخ لە ڕۆژی یەکشەممە کۆبنەوەیەک بەڕێوەچوو بۆ دانوستاندن لەسەر چۆنێتی پاراستنی کۆمەڵگەکانی جوو لە ئۆروپا کە وەزیری پێشینی دەرەوەی ئیسرائیل زەبیلفنی تێدا بەشداری کرد. ڕابای پێنجاس گۆڵشمە سەرۆکی کۆنفەدراسیۆنی ڕابەکانی ئۆروپا بە دەنگی ئەمریکای وت ئاسایش هەرە نیگەرانی جووەکانە لە سەرانسەری کشوەرەکەدا. ئەو تێرۆریسمەی کە ئێمە لە تولوس، پاریس، کۆپنهاگن و بروسڵ بینیمان کاریگەری لەسەر کۆمەلگای جووەکان هەبووە، هەروەها لە هەندێک وڵاتانی شەوە ڕەوێکی دروست کرد. بە پێی لێکۆڵێنەوەیەکی ئەم دوایانەدا لەلایەن ئەستیتیوتی توژینەوەی ڕێبازی جووەکانی بنکە لەندەن 4% دانیشتوانی جووەکان لە نیوان ساڵانی 2010 تا 2015 بەلژیکا و فەرەنسەیان بەجێهێشتووە. لە هەردوو وڵاتە بینراوە کۆمەڵگای جووەکان کراونەتە ئامانج. لە ساڵی 2014 هێرشێک لە ژێر کاریگەری دەوڵەتی ئیسلامیدا بۆ سەر مۆزەخانەیەکی جووەکان لە برۆسڵ 4 کەس کوژران. لە ساڵی 2015 پیاوانێکی چەکدار هێرشیان کردە سەر سوپەرمارکتێکی کۆشەری جووەکان لە پاریس لە هەمان ڕۆژ کە هێرش کرایە سەر ئۆفیسی گۆڤاری چارلی هەبدۆ. پیتەر نیومان شارەزای توورزم بە کۆنفرانسەکەی وت پاراستنێکی تایبەت پێوەستە. کۆمەڵگای جووەکان هەمیشە لە بەرەی پێشەوەدان ئەگەر بتەوێ هەر لەبەرەوەیە گرنگە حکوومەتان هەوڵدانەکانیان چڵتر بکەنەوە بۆ پاراستنیان. و هەروەها لە هەستێکی مەزنترەوە گرنگە بۆ ئەوروپایەکان لە بەرەوەی کاتێک جووەکان لە ئەوروپا هێرشیان دەکرێتە سەر ئەوە بۆ سەر جووەکان وەکو تاگیان کۆمەلگا نییە بەڵکو بە جۆرێک بۆ سەر هەرە پێکاتەی کۆمەلگاکەمانە. ئەوە هەرتەنها تیرۆریزم نییە کە ترس دروست دەکات. بەرزبوونەوەی پۆپولیستە هەرە ڕاستڕەوەکان بە تایبەتی ڕێبەری بەرەی نیشتمانی مارین لە پێن لە فەرەنسا ئەو نیگەرانی دروست کردووە کە ڕاهینانە ئاینیەکان وەکو خاتنەکردن و خواردنی کۆشەر قەدەغە بکرێن. ئەگەر بێت و ماغین لە پێن بێتە سەرۆکی فەرەنسا، فەرەنسا دەبێتە وڵاتێکی جیاواز، ئەوروپا دەبێتە کشوەرێکی جیاواز. هاوپەیمانێک هەیە بۆ بەهێزکردنی هەرە ڕاستڕەوەکان لە ئەوروپا کە ئەمەش وەکو بەرەنجامێکی ئەو گۆڕانکاریەیە لە بەڕێوەبەریەتی وڵاتی یەکگرتووەکاندا کە جێگای نیگەرانیە.
نوێنەرانی جۆکان لە کۆنفرانسی میونخ لە حکوومەتانی ئەوروپا داوایان کرد کە تەرخانی چاودێریەکی زۆرتر و هەوڵدانەکانی زانیاری بکەن بۆ پاراستنی ئاسایشی کۆمەڵگەکانیان. جان دیلان، بەشی کوردی دەنگی ئەمریکا. لە تورکیە دادگاهکردنا کوشتنا سەربازێکی دەست پێکریا و بووە قەهرەمانێکی نیشتیمانی پشتیوی تەقا کوشتنێ لە یەک ژە ڕێبەرین دەربا نەسەرکەتیە مەها 7 پار لێ تورکیە کری. هەژدا بەرگومان تێنە دادگاهکردن بە تاوانە کوشتنا بمەبەست یا شاویش عومەر خالص دەمیر و هەروەسا بە تاوانە گوهارتنا حکومەتێ. خالص دەمیر جەنەرال سامح تەرزی کوشت ئەو یەک بوو ژە ڕێبەرین کودەتایە شەڤا 15 تیرمەهی بە کوشتناوی قومانداریە کودەتایە هات ژێک بەڵاکردن. ئەو بەرگومان لە ئەنکەرە تێن دادگاهکردن و ڕاستی جزاین جودا جودا دەبن بە تاوانە دەربا نەسەرکەتی لە تورکیا حکومەتێ 43,000 کەس گرتنە. ئەمڕۆژ ڕۆژی جیهانی زمانی دایکە کە لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە بە ڕۆژێکی جیهانی ناودێر کراوە. لە تورکیاش ساڵانە مەراسیمی تایبەت دەکرێت بەم بۆنەیەوە وێڕای ئەوەی ژمارەیەکی بەرچاوی ڕێکخراوە فەرهەنگی و زمانەوانیەکان داخراون وەک بەشێک لەو ڕێوشۆنە ئاسایشیانەی حکوومەتی تورکیا گرتوێتیە بەر پاش دانانی یاساکانی باری نائاسایی. 21 سباتê ku wek roja zimanê zikmakiya navneteweyî tê zanîn jaliyê UNESCOyê ve di sala 1990 de li ser kuştina xwendevanên Bangladeşî hatiye îlan kirin. Li Tirkiyeyê jî gelek millet hene ku zimanê wan cuda ne û wek zimanê perwerdeyî nayê bikaranîn. Bi îlankirina rewşa awarte hemû saziyên perwerdeyiyên Kurdî hatin girtin. Enstitûya Kurdiya Stenbolê jî li Tirkiyê yekem saziya perwerdeyî bû ku bi biryarname di hukmê yasayê de hate morkirin. Serokê Enstitûya Kurdiya Stenbolê Samî Tan ji dengê Amerîkayê re axivî. Serpêşin tabii roja zimanê dayikiya cîhanê li hemî hezkiriyên zimanê Kurdî serpêşin û hemî kesên ku li zimanê dayika xwe hez dikin ez pîroz dikim. İsal dema mirov bala xwe bide rewşekê ne baş heye rewşek kambax heye piraniye heman bêje hemû saziyên ku bi zimanê Kurdî re qeder dibûn hatin girtin. Her wiha gelek akademisyen û mamoste ji ber ku piştgirî dabûn zimanê Kurdî ji karên xwe hatin avêtin. Ji zanîngeha Artukliyê ku xebatên zimanê Kurdî dikir û mamosteyê ziman digihandin jî gelek mamoste hatin îxrac kirin. Di vî warîde em bêjin xebatên ji bo parastin û pêşvebirina zimanê Kurdî mixabin derbeyek mezin xwar. Çaliyek din ve jî doh li Amedê bi tayînkirina qayûm gelek mamosteyên Kirêşa Kurdiya bi navê Zarokistanê jî ji karên xwe hatin avêtin. Herî dawiyên bêjin mamoste hatin tayînkirinê ji bo Kurdî tenê sê heb mamoste hatine tayînkirin. Yek ji wan du heb Kurmancî yek jî Kirmanckî ez barim. Yani ev şermekî mezin em bêjin bi milyona Kurd hene li holê. Divê em yani wan ji vekirina van dersan jî bikin Hincetat em bêjin berxwedanek sivîl demokratîk yani li her cihê ku derfet heye malbat divê serî lê bidin û van dersa bidin vekirinê yani. Her sal proja zimanê zikmakiya navnetewî ji hêla saziyên zimanê Kurdî ve dahatin pîrozkirin, îsal ji ber girtina saziyên perwerdeya Kurdî nehat pîrozkirin û bi hezaran xwendekar bê perwerdeman. Pena navneteweyî bi pena Kurd re civînek çêkir li İstanbulê. Rewşa qas kambaxa yani piştî ku me ev hevdîtin kir em bêjin bi sedan akademisyen hatin avêtin. Sozan Yaşar, Dengê Amerîka, İstanbul.
کێشەی زمانی دایک دەخیل هەر تەنها ئەوە نییە بڵێن لە وڵاتێکی وەکو تورکیادا بێ بۆ نمونە لە کۆماری ئیسلامی ئێرانیشدا ئەم کێشەیە بوونێکی زۆر ڕژدی هەیە و بۆ بە مەترسی لەسەر لە ناوچوونی هەندێک لەو زمانانەی کە ڕێگە نادرێ قسەشی پێ بکرێ یا پێ بخوێنرێ ڕاستە بتنی لە عێراقی عێراقان و بتنی ئەم کاربێژن بفەرمی زمانی کوردی تێناسکردن ئەگەر لە سووریا ژینەها قەدەغای و گەلە کەسی دیجی لە وڵاتی دیژینی کاربێژن و کوردی زمانیوانە بێچەندی ئەم تین دماهیا بەرنامە کۆنەکشن یا ئیرۆ لە ڕۆژەهێنی مەرجوانەکی دیگەل وهەیە هاتاویدەنی هەموو دەوان هەر شاد و بەختەوەربوو و خودەحافیز هەر شاد